بەرنامەی ترافیک ئەم جارە بە بڕیاری وەزارەتی ناوخۆ بۆ ڕێخستنی بواری هاتوچۆ و ماتۆر سواران دەست پێ دەکەین بە مەبەستی جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکانی بواری هاتوچۆ بە ئاسار ماتۆر سواران وەزارەتی ناوخۆ دەست بە هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسا دەکات. لەم بەرنامە هەوڵەکانی حکوومەت بۆ ڕێخستنی هاتوچۆی ماتۆر سوارەکان نیشانە دەین کە دوایەوە هات هاوڵاتیان نیگرانیان زۆر بوو لەسەر شێوازی لێخوڕین و سەرپێچی و نمایش و دەنگە بێزارکەرەکەی ماتۆرسیلەکان لە شەقامەکاندا کە بە هیچ شێوەیەک پابەندی ڕێنماوی یاساکانی هاتوچۆ نەبوون. لەم بارەوە مقدەم بۆتان باس لە هۆکاریەوە بڕیار و هەوڵانە دەکات بۆ ڕێخستن و پاراستنی گیانی سوار و هاوڵاتیان. باشەوەی تێبینیمان کرد کەوا ڕێژەیەکی زۆر لە ماتۆرسکیلەکان لە شەقامەکان لە تراڤلایتەکان ڕناوەستن لە شەقامەکانیش سەرکێشێکی زۆر ئەنجام دەدەن. بۆیە ئێمە وەکو بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان و بۆ سەلامەتی گیانی شۆفێرانی ماتۆرسکیل فەرمانیان پێکردین کەوا هەستین بە دەستگیرکردنی ئەو ماتۆرسکیلانەکەوە پابەند نینە بە یاساکان و ڕێساکانی هاتوچۆ. بۆیە ئێمە وەکو مەفرەزەکانی ناوشار ڕۆژئاوا و ناوشار ڕۆژهەڵات هەستین بە دەستگیرکردنی گشت ئەو ماتۆرسکیلانێکەوە پابەند نینە بە ڕێنمایەکان و یاساکانی هاتوچۆ. زیاتر ئەمە ئیجرا لەگەڵ ماتۆرسکیلانە دەکەینکەوە لە سۆر ڕناوەستن مەبەستن گلۆپی سۆرە و ئەو ماتۆرسکیلانێکەوە لە کامێرەکانی خێرایی هاتوچۆ خێرایی خۆیان کەم ناکەنەوە و ئەو ماتۆرسکیلانێکەوە بەڕۆ ساید لە شەقامەکان دەڕۆن دەبنە هۆی پێکدادانی خۆیان و لاگەر شۆفێری تر. یەک لە ڕێنمایەکانی هاتوچۆ طبعاً لە بۆ لێخوڕینی ماتۆرسکیل ئەوەیە کەوا مەفروزە هەموو شۆفێرێک 16 ساڵی تێپەڕاندبی و هەروە لە مۆڵەتی شۆفێری ماتۆرسکیلی هەبیتن. ئەلێڕا طبعاً داوا لە داک و باوکان دەکەم کەوا زۆر ئاگداری مناڵەکانی خۆیان بن ئەوانەی هەرزەکارن طبعاً کاتێک کە ماتۆرسکیل لێ دەخوڕن بزانن چۆن ماتۆرسکیل لێ دەخوڕن و متابعەیان بکەن بزان ئایا سەرپێشی دەکەن لە شەقامەکان و دەبنە هۆی شکاندنی ڕێنمایەکان و یاساکانی هاتوچۆ. طبعاً متابعەکردنی باوک و دایک لە بۆ منداڵەکەی خۆی زۆر گرینگە زۆر مهمە لە بۆ سەلامەتی گیانی هاوڵاتی و سەلامەتی گیانی شۆفێر. ئەوە یەکێکە لەو کەسانێکەوە لە گلۆپی سۆر ڕانەوەستان مەفرەزەکانی مە خۆشبەختانە دەستگیریان کرد. ئێستا ئێمە دەستمان لە بەسەر ماتۆڕەکەیدا دەگرین و دەیبێنە بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر. برا جوانەکەمە تو لۆ لە سۆرتدا بەریدت پێیە ئێ باش ئەدی سۆرە ئیوەی نییە کاکە ڕاوەستی عەزیزی من ئەدی کا خوودەت کا گلێتەرێت ئەخ نابێ عەزیزی من ئەبوو شێوێ ماتۆڕ هاوشتن ناکرێتن. ئێمە دایمەن داوا دەکەین لە شۆفێرانی وەکووی کاتێک کە ماتۆرسکیلدا ژۆن خوودیان لەسەر بیتن گلێتەریان لەبەر بیتن بۆی کاتێک کە تووشی حادسەک دەبن نەبتە هۆی گیان لە دەستدانیان خوا نەخواستە یاخۆت زامداربوونیان بە شێوەیەکی زۆر مەترسیدار. پۆلیسی هاتوچۆ دوای بڕیاری وەزارەتی ناوخۆ لە شەقامەکان چاودێری جوڵێ و ماتۆرسکیلانە دەکات. ئەو ماتۆرسکیلانە لە ڕۆژدا ژمارەیان دەهێندە زیاد دەبێت و دەڕژێنە شەقام و ڕێگاکان بە هۆکاری نەوەستان لە چرای سوور و پابەند نەبوون بە یاساکانی هاتوچۆ و ئەنجامدانی سەرپێچی و نمایشی مەترسیدار. سەرپێچیکاران دەست بەسەر دەکرێن دوای دەست بەسەرداگرتنی ماتۆڕەکان ڕەوانەی بەشی دەست بەسەرداگرتن دەکرێن. ڕێکاری یاسایی بەرامبەریان دەگیرێتە بەر و ڕایەد ئیبراهیم بەرپرسی هۆ بە باس لە ڕێکارەکان دەکات. مەفرەزەکانی هاتوچۆ بەگشت بەشەکانیەوە دەستیان کردووە بە هەڵمەتێکی دەست بەسەرداگرتنی ماتۆرسکیلەکان ئەوانەی کەوا بەدەرن لە یاسا و ڕێنمایەکان بۆ نمونونەکەوە لە ترافلایتەکان ڕناوەستن لە گلۆپی سوور دەدەن یاخود دەنگێکی بێزارکەریان هەیە دەستکارێک زۆزەکانیان کردووە
کە خەڵکێکی زۆر گلەی دەکەن دێنە لامان کە ئەو ماتۆڕە سکیلانە شۆفێرە و ماتۆسکیلانە بێزیاریان کردوون و بە شێوازێکی زۆر ناشارستانە لە شەقامەکاندا ماتۆرسکیل لێ دەخڕن. ئێمەش بە خۆشحاڵیەوە کەوە مەفرەزەکانمان لە هەموو کوچە و کۆڵانەکان دەست دەگرن بەسەر ئەو ماتۆرسکیلانەکەەوە بە دەرن لە یاسا و ڕێنمایەکانی هاتچۆ. بەڕاستی ئەوانێکەوە سەرکێشی بە ژیانی خۆیان دەکەنەوە شوفێرە ماتۆرسکیلانە کەوا ئێستا ئامارەکانەوە هەمە پێ دەڵێن کە لە خەستەخانەکان زۆربەی ڕووداوەکانی هاتچۆ بەهۆی ماتۆرسکیلێوەکەیە و هەروەها بریندارەکان و یاخود گیان لە دەست دەدەن. هەمووی ١٧٠ بە نزیکەی شوفێری ماتۆرسکیلن کە ڕووداوی هاتچۆ لێ ڕوودەدا. ئەویش لەبەرەوەی کە پابەند نینە بە یاسا و ڕێنمایەکانی هاتچۆ لە شەقامەکاندا بە شێوازێکی زۆر خێرا لێ دەخوڕن و لە هیچ گلۆپێکی سوور ڕناوەسن لە ترافلایتەکان ڕناوەسن لە گلۆپی سوور دەدەن و هەروەها بەبێ ڕقام ماتۆرسکیلەکانیان لێ دەخڕن. دوا بە دوای ئەم زۆرە سەرپێچیانەی ماتۆرسکیلەکان بە خۆشحالیەوە وەزارەتی ناوخۆ بڕیاریدا کەوا ماتۆرسکیلەکان دەبێت لەژێر چوارچێەوە یاسا و ڕێنمایەکان ڕێک بخرێن و تۆمار بکرێن. ئەو ماتۆرسکیلانەی کەوا بە دلیڤەری کار دەکەن داوایان لێ دەکەین کەوا بە زووترین کات بچن بۆ بەڕێوەبەرەتەکانی هاتچۆی هەرێمی کوردستان بچن ماتۆرسکیلەکانیان تۆمار بکەن. گرنگی کەشی بۆ دەگڕێتەوە ئەم جارە شوفێری ماتۆرسکیلەکان ناتوانن خۆیان دەرباز بکەن لە کامێرەکانی هاتچۆ و هەروەها لە دەبێت لە ترافلایتەکان بە شێوازێکی یاسایی وەکو ئۆتۆمبیل لە ترافلایتەکان ڕابوەستن. هەر کاتێکەوە سەرپێچی ئەنجام بدەن یەکسەر ڕقەمەکانیان دیارە و لای ئێمە ئاشکرا دەبیت و ئیجراتیان لەگەڵ دەکرێتن. ئەوانەی کە پابەند نابن بە یاسا و ڕێنمایەکانی هاتچۆ ئێمە دووبارە دەستیان بەسەردا دەگرینەوە. ئامانجی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەراتەکانی هاتچۆ بۆ ڕێخستنی لێخوڕینی ماتۆرسکیل بەڕاستی بوو ئەوەیە کەوا ژیانی شوفێرانی ماتۆرسکیل پارێزراو بێت و دوور بێن لە زەرەری گیانی و مادی بۆ ئەوەی ڕووداوی نەخوازرا و ڕوونەدا یاخود بریندار نەبن یا مردنی لێ نەکەوێتەوە. بۆیە ئەلێرەوە داوایان لێ دەکەم کەوە هەموو شوفێرانی ماتۆرسکیل پابەند بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتچۆ و مەرجەکانی سەلامەتی ببەستن. کڵاوەی سەر و ئەژنۆ و مەچەکەکان ئەوانە هەموو سەلامەتیانیان لەگەڵ بیتن کاتێکە ماتۆرسکیلەکان لێ دەخڕن. سەبارەت بە سەرپێچی و ماتۆر سوارانە و بڕیارەکانی حکوومەت هاوڵاتیان با بڕیارێکی گرنگی دەزانن بۆ ڕێخستنی هاتوچە و سەلامەتی خودی سوارڕۆکان. زۆر پێخۆشحاڵ بووم بەو بڕیارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە دەربارەی بەو ماتۆرسکلانە بەڕاستی کارەساتە ماتۆرسکل ینی ڕۆژانە خەڵک تایە زەرمەند دەبێت بە مادی و بەسەر و بەماڵ. ئەو بڕیاری حکوومەت بەڕاستی بڕیارێکی زۆر جوانە و زۆر باشە و ژمارە و تابلۆیان بدەنێ باشترە لەوەی کە ئەوها بەربەرڵایی بیت و لە بۆ ناحیەی ئەمنی باشە لە بۆ ماتۆر دزین کەمتر دەبیتن نامینێتن. جاران ماتۆر هەر سەرپێچێکی کردایە سیارە بە تاوانبار دەنووسرا بەڵام ئێستا ماتۆرەکەش سەرپێچی بکاتن دەبێ ماتۆر ئیزاتی لەگەر دەکرێت. کاکە زۆرمان پێخۆشە ماتۆر ڕقم کرێتن زۆر عزمان لێە ئەو بڕیارە دەرچووە عزمانی لە ترافلایتە ڕاوەستن لەگەر مشکلەمە معادە لەگە تەکسیانێ ماتۆر شر بدەت سەکنی دەرەچی لە لۆگەکان کە دەرەچی ئەرادکە داعمەچەکە دەر ماتۆرە کاکە ماتۆر مخالف سایق تەکسی مخالفە نارێک کاکە ماتۆرەکە مخالف ئەگەر ڕقم کرێ ماتۆر ژە ترافلایتە ڕاوە دەستی. یعنی ئەم لە زادە دەڕۆم کامیرێ ئەو چرتەی دێتن لێ دەدار حساب لۆ کامیرێ هەر ناکاتم بە قورعان یعنی بێتامیان کە تێت زادەکان خاستە شتێکی باشە لۆ هەم حکوومەت لۆ هەم ملت داوا دەکەن بە زووتری کە وەزارەتە قانونی جێبەجێکەن جێی شانازیە کە هەموو ماتۆڕێک ڕقم بکرێتن لە بەوەی سەرپێکی زۆر دەکەن لە فلکە عکس دەسوڕێتەوە لە قەڕبارغی یعنی پێ لێدنی خەڵکی زەعاز دەکاتکە تابلۆ هەبێت کە شخصەکە تای ڕقەمەکەی بگرێ هەر سەرپێچەکە شتێکی بکە هەر شتێکی ناشرین بکە
بناسرێتن. I'm Ryan Bramer. I'm from the UK. I'm here for a family visit. من لە بەریتانیاوە لەگەڵ خێزانەکەم بەسەردان هاتوومەتە ئێرە. لێرە باسی ماتۆرسکلەکان دەکەین. بەڕاستی زۆر بێزارکردن. زۆرینیان بێتابلۆن. دەنگە دەنجی زۆر دەکەن و هەروەها ژینگەی سەر شەقامەکان پیس دەکەن. بەڵام لە بەریتانیا وانە ژمارەیەک مەرج و فۆرم هەیە دەبێت ماتۆڕەکان پڕی بکەنەوە. واتە بەرپرسیارەتی زۆرە. لێرە ماتۆرسکلەکان دۆخێکی شێتانەیان دروست کردووە. پێویستە ئەو ماتۆرانە قەدەغە بکرێن. لە پێناو سەلامەتی خەڵک دەبێت ئەمانە لەسەر شەقام نەمێنن. سەبارەت بە ئاماری قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ کە ماتۆرسیلەکان تووشی دەبن دەچینە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە. لێرە چەند قوربانیەکەن کە بەوەی ڕووداوی هاتوچۆی ماتۆرسکیل و نەبوونی مەرجی سەلامەتی بەشێکی جەستەیان لەدەستداوە. یەکێک لەو سوارڕوانە 62 ڕۆژ شەلل بووە. بەڕێوەبەری نەخۆشخانە ئاماری قوربانیان دەخاتەوە. بەڕاستی نەخۆشخانەکەمان وەکو ترۆما سنتەر کە نەخۆشخانەیەکە لە بیدایەتی هەموو ڕووداوەکان وەردەگرێتن. لۆی ڕۆژانە ژمارەی زۆر نەخۆش و بریندار سەردانی نەخۆشخانەکەمان دەکەن بەهۆی ڕووداوی هاتوچۆ و بە تایبەتی بەهۆی ڕووداوی ماتۆرسکیل. ئەگەر سەرنج بدەین لە 3 مانگی ڕابردوو لە داتای 3 مانگی ڕابردوو نزیکەی 488 ڕووداوی ماتۆرسکیل ئەوانەی لە سەماتۆڕی دامیان کردی و بەربوونەوە سەردانی نەخۆشخانەکەمانیان کردووە. لەو یان تقریبا بە ڕۆژانە دەگاتە ینی ڕۆژێ 5 بریندار ڕۆژێ 6 بریندار و زۆر بەشیان ینی ڕووداوی ترسناکن مردنی لێکەوتیتەوە و ینی شەلەلبوونی بەردەوامی لێکەتیتەوە چەندین عملیاتی لێکەتەوە زەبری مێشک و دەماری لێکەتیتەوە شکانی فەقەراتی لێکەتیتەوە. لەبەر هەندێ بەڕاستی جێگەی خۆیەتی کە حکومەتی هەرێم بەرنمەیەکی پوختە و سنوورێک دابنێتن لە بۆ ئەو ڕووداوی ماتۆرسکیلانە. ئەمەش لە چەند ڕێگەیەکەوە دەکرێتن. بەڕاستی زۆربەی ئەو ڕووداوانە ئەوی ئێمە سەرنجماندایە دوو تەڕەفن. تەڕەفەکیانەوانەیە شەریکاتەکانی گواستنەوەی خواردن و دیلیڤەریەکانن. تەڕەفەکەی دیکە ئەو هەرزەکارەکانن ئەوانەی خوێنیان زۆر گەرمە و بەڕاستی گوێ نادەنە هیچ یاسا و ڕێسایەک. لەبەر هەندێک دەبێ بەڕاستی مەسلەی لێخوڕینی ماتۆر زۆر تونند بکرێ لە ڕێ ئیجازە بێتن کە ئەسنایی ئیجازەی لێخوڕینی ماتۆر وەدەگرن دەبی چەندین دەوراتی هۆشیارکردنەوە و ئەوانیان لە بۆ بکرێتن کە تیان بگەندرێتن ڕووداوی ماتۆرسکیل چەندە ترسناکە لەسەر ژیانیان و لەسەر داهاتووی تەندروستیان. طبعاً یەک خاڵێت کە پێم خۆشە تاکیدی لەسەر بکەمەوە نەبەستنی هۆکارەکانی سەلامەتی بە تایبەتی کڵاوی تایبەتی ماتۆرسکیل بە هۆکارێکی گرنگی برینداربوونی بە قووەت و مردن دەبێتن. زۆربەی ئەو ماتۆرسکیلانەی کە سەردانی نەخۆشخانەکەمان دەکەن دەبینین کڵاویان نەبەستایە لەبەر هەندێک زەبرێکی تونند بەسەریان دەکەوێتن تووشی نەزیف داخلی دەماغ دەبن. بۆیە بەستانی هۆکارەکانی سەلامەتی لێخوڕینی ماتۆرسکیل زۆر گرنگە وەکوتم بە تایبەتی کڵاوی تایبەتمەندی سەر. هەر سەبارەت با ڕووداوی هاتوچۆ بەهۆی ماتۆرسکیل پزیشکی پسپۆرت و قوربانی دەکاتە ئامانجیە بەرنامە تا بزانن حکوومەت بۆچی و بڕیارەی دەرکردووە تا کەس چیتر نەبێتە قوربانی. کاکچیا چۆنی کاکچیا ئەم نەخۆشی دەدینن کە یەکێک لە قوربانیەکانی ڕووداوی هاتوچۆ ماتۆرسکیل کە بۆ ماوەی 62 ڕۆژە لێرە خوێندراوە. طبعا ئەمەش هەر ئەرکەکە لەسەر ینی کە سوکاری بەڕاستی لەسەر نەخۆشخانە ئەوە ئەگەر بێت و بەهات بە سەلامەتی ینی بەستی ترینشت یەک کڵاوی بەستا بە لەوانەیە بۆ شێوەی نەبووە. ئێستا بۆتە هۆی لایەکی بە تەواوەتی ینی شەلل بووە. ینی ئەمەش بەڕاستی ئەرکە لەسەر ماڵیان لەسەر کە سوکاریان لەسەر نەخۆشخانە
و هیوادارین خی گەورە شیفای بداتن بەس لێرە داوا لە هاتوچووی دەکەین زیاتر بەڕاستی ڕێنمایەکان ڕێک بخرێتنانی بە هەموو شێوازێک ینی پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ کە بە بەستنی کڵاو و بەستانی ئەژنۆیەکان هەروەها ئێستاوە نەخۆشی ترمان هەیە کە لەو دیوی دەیبینن ماوەی 72 ڕۆژە کەوتووە نەخۆشخانە ڕاستی ئەمانەش هەموو ئەرکن لەسەر نەخۆشخانە و لەسەر خزم و کەسیان لەسەر دکتۆرەکان ئەمە یەکێک لە قوربانیەکانی ڕووداوی هاتچۆ ماتۆرسکیلە کە ماوەی 72 ڕۆژە لە نەخۆشخانە خێوەندراوە ئەگەر هاتوو ئەو پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بە سەلامەتی بۆ نمونە کڵاوی بەستا بە ئەوەی بەم شێوازێ نابینێ ئەمە ئێستاوە دەیدینن ماوەی 72 ڕۆژە لێرە خێوێنراوە 72 ڕۆژە ئەوە خزمەت دەکرێت داگ باب کە سوکار ینی بەڕاستی پێوەی ماندینە و سەرڕای ئەوەش نەخۆشخانە ئەمە هەردەم لە خزمەتی هاوڵاتیان داین بەڵام ئەرکێکی زۆر دەکەوتە سەر کە سوکارەکانیانە ئەمە لێرە داوا لە بەشی هاتوچۆ دەکەین زیاتر ڕێنمایەکان تۆنتر بکرێن و وەڕێک بخرێن. یەکێک لە خاڵەکانی ئەو بڕیارە تۆمارکردنی ماتۆرسیلەکانە کە بە چەند ڕێکارێکی یاسایی ئەنجامەدرێت کە یەکەم جارە ئەو بڕیارانە دەردەچن لە بەرژەوندی سەرجەم ماتۆر سوار و بازرگانانی ئەو بوارەیە. پارێزەرێک ئەو هەوڵانەی حکوومەت باس دەکات. خوشحاڵم کە حکوومەت ڕێکارەکانی داناوە و هەروەها دایرەی هاتوچوو مرور و ئەوەی کە زەختێکی کردووە لەبەر ئەوە هەموو ئەو ماتۆڕانە کە بە نایاسایی و بە ناقانونی داخڵ دەبن هەموو دەبێت ڕقەمیان هەبێ. ئێستا ئێمە وەکو خۆمان لە شەریکە تقریبا نزیکی 2 ساڵە ماتۆر ڕقم دەکەن ینی لە ڕوو بە قانونی و بە یاسایی ماتۆر بە خەڵک دەفرۆشین. ئێستا ئستفادە و ینی ئستفادە ئەوە قازانجی ئەوە بۆ خەڵک ئەوەیە یەک ئەتۆ دەزانی کە کێ ئەو ماتۆرە لێ دەخوڕێ هەم لە ڕوو ئەمنی هەم لە ڕوو هاتوچوو دوو ئەوەی کە ینی مەفروزە لەسەر کەسەگە کە پابند بێ بە ڕێکارەکان کە حکوومەت دایدەنێ بە ڕێکارەکان کە هاتوچوو دایدەنێ ئێستا لە بۆ ئەوەی کە کەمێرا دەیگرێ غرامە دێتە سەری مەجبورە مەفروزە لەسەری کە پابند بێ بە ئەو قانونە ئەو بۆ ئەو یاسا داینێ بۆ ئەوەی کە یەک جەنجاڵی لەسەر شار لا بدا جەنجاڵی کەم ببێتەوە دوو ئەوەی کە خۆی سەلامت بێت. اینجا ئەگەر کەسێکیش ماتۆری ڕقم بێت زۆر بە ئاسانی ئەتوانێت لە مەفرەزەکان دەرباز بێت لەبەر ئەوەی کە پێویست بەوە ناکە کە ڕاب بکە لە کۆڵانەکان لە جادەگان یعنی غار بدا لە بۆ ئەوە نەیگرن چۆن سەنەویە و ڕقەمی خۆی پیشان دەدا و زۆر بە ئاسانی دەرباز دەبێت. بەڕاستی زۆر دڵخۆشم کە ئێستا کە لە دایرەی مرور ماتۆڕەکان بەڕقم دەکرێتن ئەوڕۆ هاتیمە زۆر بە ئاسانی بە کولفەتی کەم هاتیمە ماتۆڕەکان بەڕقم بکەم هەمووی ئیشی سەعاتە چییە بە نیو سەعات ڕقەمەکەی وەردەگریەوە یعنی بەڕاستی ئێستا ئەمە زۆر دڵخۆشین کە ماتۆڕەکان بەڕقم دەکرێن لە سەیتەرەکان و لە مەفرەزەکان هیچ مشکلیان نییە ئەمن وەچی خۆم ئینجازەم هەیە ماتۆڕەکەشم بەڕقەمە هیچ مشکلم نییە و زۆر بە ئاسانی دەتانم لە ئیشەکانی خۆمی پێ بکەم و کرا و دەستکێش و هەموو ئەشیەکانی سەلامەتیم هەیە لە بەریان دەکەم بێچێشە لە جادە و بانەکان ماتۆری خۆم داژۆم بەبێ مشکی لە هەموو ئیش و شتەکانی خۆمی پێبەڕێ دەکەم. گوتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر بۆ ترافیک زانیاری لەسەر هۆکاری ئەو بڕیارانە و چۆنێتی جێبەجێکردنی یاسا دەخاتە ڕوو. وەک ئێمە دەزانین ماتۆرسکیل هۆکارێکی گواستنەوەیە و لە یاساشدا ڕێگای پێدراوە کە هاتوچۆ بکات لەسەر شەقام بەڵام ئەوەی جێی ئاماژە پێدانە بەشێک لە شوفێرانی ماتۆرسیکل
زۆر جار نمایش دەکەن، زۆر جار لە کامێراکانی تیژڕۆیی ڕناوەستن، لە ترافیکەکان ڕناوەستن، دڵە ڕاوچێ دروست دەکەن لە لێخڕینێکی خراپ ئەنجام دەدەن لەسەر شەقامەکان کە ئەمەش بۆتە هۆی ئەوەی ناڕەزاییەکی زۆری هاوڵاتیان و شوفێرانی ئۆتۆمبیلی لێ بکەوێتەوە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لەسەر ڕاستپاردەی وەزارەتی ناوخۆ بڕیارماندا ئاستێک بۆ ئەم سەرپێچیکردنەی ئەو ماتۆڕانەوە ئەو دیاریدەیە کە ئێستا لە شەقامەکاندا پەیدا بووە دابنێن بۆیە دەستمان کرد بەوەی کە ئەو ماتۆڕانەی سەرپێچیکارن و ئەو ماتۆڕانەی کە پابەندی یاسا نابن کە نمایش ئەنجام دەدەن کە مەترسی دەخەنە سەر ژیانی خۆیان و شوفێرانی تر و بەکارهێنەرانی شەقام ئاستێکیان بۆ دابنێن. هەستاین هەڵمەتێکمان دەست پێ کرد بەوەی کە ئەو ماتۆڕە سەرپێچیکارانە هەمویان دەستگیر بکەین بۆ ئەوەی چیتر لە شەقامەکاندا خوێنی خۆیان و هاوڵاتیانی تریش بە فیڕۆ نەڕژێنن. ئەوانە لە مەرگ خۆیان نزیک دەکەنەوە، کاری وا ئەنجام دەدەن، لێخڕین بە شێوازێکی وا ئەنجام دەدەن کە چەندین حاڵەتمان هەبووە گەنجانی ئەم وڵاتە بەهۆی سەرکێشیکردنەوە بە لێخڕینی ماتۆرسیکل جانیان لەدەستداوە. ئێمە نامانەوێ هاوڵاتیان جان لەدەست بدەن. بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم دیاریدەیە بە یاسایی بکەین، وەزارەتی ناوخۆ هەستا بە دانانی پرۆگرامێکی واکە ئەو ماتۆڕانە هەبن لە شەقام بەڵام بە شێوازێکی یاسایی هەبن. بۆ ئەم هەنگاوە لە سەرەتا دەست بەوەکرە کە ئەو ماتۆڕانەی کاری دیلیڤەری دەکەن ئەوانە ڕێک بخرێنەوە. کۆمپانیاکانی دیلیڤەری ناچار دەکرێن ماتۆڕەکانیان تۆمار بکەن بۆ ئەوەی چیتر بە شێوازێکی نایاسایی لە شەقامەکاندا لێ نەخڕن و پابەندی یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ بن. و لە هەمان کاتیشدا هاوڵاتیانی تریش کە ماتۆرسیکل بەکاردێنن دەبێ ماتۆڕەکانیان یاسایی و تۆمارکرااو بێت. زۆر جار ئێمە گوێبیستی ئەوە دەبین کە بەهانەیەک لەلایەن شوفێرانی ماتۆرسیکل هەیە ئەویش دەڵێن ماتۆرسیکل تۆمار ناکرێت. ئەمەیان ڕاست نییە. لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ماتۆڕەکان تۆمار دەکرێن بەڵام ئەم ماتۆڕە دەبێت بە فەرمی داخلی هەرێمی کوردستان بوو بێت واتە مەنەفێستی هەبێت لە پشکنینەکانی کوالیتی دەرچوو بێت. و ئێستا لە ناو بەڕێوەبەرایەتیەکەمان ڕۆژانە دەبینین لە بەشی تۆمارکردن هاوڵاتیان دێن ماتۆڕەکانیان تۆمار دەکەن و لە هەمان کاتیشدا ئەو ماتۆڕی کە لە شەقامدا هاتوچۆ دەکات پێویستە لەسەر ئەوەی شوفێرەکەی مۆڵەتی هەبێت. لە بەشی مۆڵەتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر مۆڵەت بە ماتۆر سوارەکان دەدرێت. هەر ماتۆر سوارێک تەمەنی 16 ساڵی تەواو کردبێت دەتوانێت بچێت مۆڵەتی لێخڕینی ماتۆر دەربهێنێت. ئەوەی کە ئێستا ئێمە مەبەسمانە ماتۆڕەکان بە یاسایی بکەین واتە تابلۆیان هەبێت و تۆمارکرااو بن. ئەمە چەندین سوودی هەیە. سوودی یەکەمیان ئەوەیە کە چیتر ئەو ماتۆڕانە سەرپێچی یاساکانی هاتوچۆ ناکەن، مەترسی ناخەنە سەر سیستەمی هاتوچۆوە. لە هەمان کاتیشدا لە ڕووی ئەمنیشەوە ئەمە سوودی هەیە بۆ ئەوەی دیاریدەی تاوانکاری بە ماتۆر ئەنجام نەدرێت چونکە ئەمەشیان زۆر جار ئێمە بەرچاومان کەوتووە و هێزە ئەمنیەکانی تر ئاماژەیان بەوە داوە کە چەندین تاوان هەیە بە ماتۆری بێتابلۆ ئەنجام درراوە. بۆ ئەوەی ئێمە بتوانین کۆنتترۆلی بابەتی ماتۆر بکەین لە شەقامەکان باشترین چارەسەر ئەوەیە کە دەبێت هەموو ماتۆڕەکان تۆمارکرااو بن و زانیاری تەواو لەسەر ماتۆڕەکە و لەسەر خاوەنی ماتۆڕەکە لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ هەبێت. و ئەوەی جێی دڵگرانی ئێمەشە زۆر جار دەبینین هاوڵاتیانی ئێمە گەنجانی ئەم شارە بەهۆی سەرکێشیکردن لە کاتی لێخڕینی ماتۆر تووشی ڕووداوی هاتوچۆی زۆر کارە ساتبار دەبن. ئێمە هەمومان بینی ومانە و زۆر جار هاوڵاتیان لە شەقامەکان دەبینن ماتۆر سوارێک پێشەوەی ماتۆڕەکەی بەرز دەکاتەوە یان ئەوەتە لەسەر ماتۆڕەکەی بە پێوە ڕادەوەستێت یان بە شێوازێک لێ دەخورێت کە ژیانی خۆی دەکاتە مەترسی و چەندین ڕووداویشمان هەبووە کە لە نەخۆشخانەکان ئاماژەی پێدەدەن زۆر جار شوفێری ماتۆڕەکان لە ئەنجامی لێخوڕین بە شێوازێکی سەرکێشی باجەکەی ژیانی خۆیان بووە یان کەم ئەندامبوونی لە دواوە بووە. ئێمە ئامانجمان ئەوەیە لێخوڕین لە کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر لێخوڕینێکی ئارام بێ، لێخوڕینێکی سەلامەت بێ. کاتێک شوفێر لەسەر شەقام لێخوڕین ئەنجام دەدات بە ئۆتۆمبیلەکەی دڵە ڕاوچەی لەلا دروست نەبێت، مەترسی ئەوەی لەلا دروست نەبێت کە ئێستا لە ناکاوێک ماتۆرسیکلێک کارەساتی بۆ دروست دەکات و تووشی ڕووداوی هاتوچۆی دەکات. ئێمە ئامانجمان ئەوەیە کە لێخوڕین لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر بە تایبەت بە شێوازێکی سەلامەت بێت.